حکوومەتی هۆنگ کۆنگ و دەبێ وڵاتانی دیکەش بە پاڵپشتیان بکەن و هاوڕێک کەنەدیەکانمان بە هەمان شێوە ئەوان دەبێ وەڵامی چین بدەنەوە لەسەر ئەو پێشرکاریانەی کە بەرامبەر بە هۆنگ کۆنگ دەیکات و ئێمە دەزانین کە بەریتانیاش بە هەمان شێوە دەزانێت کە چمەترسیت کەوتوتە سەر هاوڵاتیەکانی لە واوەیەوە کە ئەو سیستەمەی جێبەجێ دەکات. ئەوان من قسەیەکی وەزیری تەکنەلۆژیای بەریتانیاتان بۆ دەڵێم کە دەڵێ هواوی بۆتە هەڕەشەیەکی جددی بۆ سەر هاوڵاتیانی ئێمە. بۆیە ئێستا کاتی ئەوەیە کە هەموو وڵاتان پاڵپشتی ئەمریکا بن لە ڕوبەڕووبوونەوەی پێشلکاریەکانی چین لە هۆنگ کۆنگ و کۆمپانیا تەکنۆلۆژیەکانی. دەبێ هەموو ستافەکەم ڕاست پاردووە بۆی کە گروپێکی بازرگانی دروستکەن بۆی کە لە شینجۆنگ کە ئەو کۆمپانیانەی کە لەسەر بەرهەمەکانیان نووسراوە بەرهەم هێنراوە لەلایەن کۆی لە کرێکارەکانەوە چونکە تا ئێستا چین بۆ بەرهەمهێنانی تەکنەلۆژیاوی خۆی و بەرهەمەکانی دیکەی کرێکارەکان و خەڵکی وەکو کۆیلە لە سنتەرەکان بەکاردەهێنێ لە کەمپەکان بەکاریان دێنێ بۆ دروستکردنی کەلوپەلەکانی خۆی. بۆیە ئێمە دەستمان پێ کردووە و ئەو وڵاتانەی کە دەیانەوێت لەگەڵ ئێمە بن و دەیانەوێت دیموکراسی جیهان بپارێزن نابێ ڕێگە بە بدەن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە لە بەغدا ڕوویدا هاشم هاشمی کە تیرۆر کرا لە بەغدا دکتۆر هاشمی کەسێک بوو کە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆی کە وڵاتی عێراقێکی سەروەر و سربەخۆ دروست بێت و تا ئەو کاتەی کە کوژرا بەردەوام هەڕەشەی لێ دەکرا لەلایەن ئەو گروپە میلیشیانەی کە ئێران پاڵپشتیان دەکات. بۆیە ئێمە هەمومان ئیدانەی دەکەین و داوا لە حکوومەتی عێراق دەکەین ئەنجامدەرانی ئەو تاوانە قێزەونە بێنێتە بەردەم دادگا و سزایان بدات. لە سووریا ئەو کردەوانەی کە ڕژێمی ئەسەد کردوێتی ئەنجامی داوە و ڕێگری کردووە لە گەیشتنی دەرمان و کەلوپەلی مرۆیی بۆ ئەو خەڵکەی کە لەوێ پێویستیانە. ئەمە کارێکی زۆر خراپە. جارێکی تر چین و رووسیا دوێنێ ڤیتۆیان کرد لەسەر بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش بۆی کە دەرچەیەک بکرێتەوە بۆ گەیاندنی هاوکاری مرۆیی و دەرمان بۆ خەڵکی سووریا و لە چەند مانگی ڕابردوو رووسیا و خەڵکی چین بە هەمان شێوە بەردەوام ئەوان ڤیتۆیان بەکارهێناوە لە ئەنجومەنی ئاسایش لە بەرژەوەندی ڕژێمە تاوانبارەکەی ئەسەد و دیارە کە ئامانجیان چییە. بۆیە وا دەکەن کە تا ئێستا هیچ یەک لەوانە لە ئەنجومەنی ئاسایشەوە سزایان بەسەردا نەسەپێنراوە و سزای ئەو کاوەرە خراپانەی خۆیان وەرنەگرتووە. بۆیە کاری ئێمەیە بۆیە هەموو وڵاتان کۆبینەوە هەموو ئەو کارە خراپانەی کە بەهۆی بڕیار و ڤیتۆکانی رووسیا و چینەوە بەسەرگەلی سووریا داهاتوێمە دیکومنتیان بکەین و سزای ئەو وڵاتانە بدەین. و بەس دەمەوێت باس لەوە بکەم کە لە دەریای سووریش پێشتریش باسمان کردووە کە ئەو تانکەرانەی کە لە دەریای سوورەوە دەڕۆن ڕێڕەویان ڕێگریان بۆ دروست دەکرێت و وەک لە نەخشەکەشدا دیارە ئەم کارە ساتێک لە دەریای سوور ڕوویداوە و پێویستە هەموو وڵاتان بێن ئەم ژینگەی کە پیس بەوە ئەوەی پێپیس بۆ پاکی بکەنەوە و بە هەمان شێوە حوسیەکان ئەو ناوچەیان داگیر کردووە و ڕێگە نادەن کە ئەو لەو ئاوە نێودەوڵەتیانە کە شتێ نێودەوڵەتیەکان هاتوچۆ بکەن. دەبێ حوسیەکان ڕێگە بە کەشتەکان بدەن و هەڕەشەی تەقاندنەوەی کەشتەکان دەکەن. هەفتەی ڕابردوو ڕاپۆرتێکی نەتەوە یەکگرتوەکان باس لەوە دەکات کە لە 2019 و مانگی 2 ئەم ساڵیش ئێران موشکی ناردووە بۆ حوسیەکان و ئەو موشەکانی کە لەنە حوسیەکانەوە تەقێنراون لە ئێران دروستکران و لە ئێرانەوە چوون بۆ حوسیەکان بۆ یەمەن. بۆیە ئەوە قسەی ئێمە پشتڕاست دەکاتەوە ڕاپۆرتەکانی ئێمە پشتڕاست دەکاتەوە. ئێمە دەزانین کە ئێستا ئێران بەردەوامە لە ناردنی موشک و چەک. ئێستا کە ئێمە قسە دەکەین بارێکی دیکە بەڕێوەیە لە ئێرانەوە دەیەوێت بیگەێنێتە یەمەن و 21 موشکی زەوی بە ئاسمانی و 17 موشکی زەوی بە
ئاسمانی هەمویان لەلایەن ئێرانەوە دراوەتە حوسیەکان و ئەوان ئاراستەیان کەشتەکانیان کردو و ئاراستەی دراوسەکانیان کردووە بۆیە ئەنجومەنی ئاسایش دەبێت زۆر لەوە ئاگادار بێ ڕێگە نەدات ئۆکتۆبەر مانگی ئۆکتۆبەر ئەو گەمارە و قەدەغەی لەسەر ئێران هەڵگیرێت بۆیە دەبێت دراژی بکاتەوە ئێمە داوا لە هاوڵاتانی دنیا دەکەین کە ئێمە ڕۆژی دووشەممە کۆنگرێسی خۆمان ئاگدار کردوێتەوە بۆی کە پلاتفۆرمێکی نوێ دانێ و فشارەکان لەسەر ئێران دروست بکەن و ئەرجەنتین پشتگیری کردوین و چەند وڵاتێکی دیکە پشتگیری کردوین بۆیە ئێمە داوا لە وڵاتانی دیکەش دەکەین بێنە پاڵ ئەمریکا و ڕێگە لە هەڕەشەکانی ئێران بگرن و پاڵپشتی لەو سیاسەتەی ئێمە بکەن کە خستومانتە ڕوو لە ئەنجومەنی ئاسایش و لە سوودانیش بە هەمان شێوە ئێمە پاڵپشتی ئەو وڵاتە دەکەین بۆی کە وڵاتێکی دیموکرات و ئازاد دروست بێ و دەیان ملیۆن دۆلاریشمان بۆ وڵاتە خەرج کردووە و 85 ملیۆن دۆلار کەلوپەلی خۆپارێزی لەبارەی کۆرۆناوە نردومانە بۆ سوودان لەبارەی قوبریزشەوە بۆ یەکەم جار وەزارەتی دەرەوەی ئێمە هاوکاری دارایی دەگەیەنێتە قوبرس و ئەو بۆ ئێمە دەمانەوێت کە هاوکاری و هاوبەشیەکانمان لەگەڵ قوبرس زیاد بکەین بۆی کە ئاسایش بۆ ناوچەش بگەڕێنەوە ئێستاش ئەگەر پرسیارێکتان هەبێت باست لەوە کرد کە بەڕێز قاسم تاجەدین ئازاد کراوە ئایا ئەمە واتان لێ دەکات کە بچن بە دوای ئەو کەسە دیارەکانی حیزب اللهش کە وەکو تاجەدین لەناو حیزب اللهدا دەستیان هەیە و بچن بە دوای ئەو وڵاتانەدا کە هاوکاریان دەکەین دوێنێ حەسەن نەسروڵایش باسی لەوە کرد کە ئەوان پێشوازی لە هاوکاریەکانی ئەمریکا دەکەن بۆ لوبنان ئایا ئێوە ئەوە نابینن کە ئەم هاوکاریانە بگەنە دەست حیزب الله بە شێوەیەک لە شێوەکانەوە حەسەن نەسروڵا دەستخۆشیتان لێ دەکات بۆ ئەوەی کە هاوکاری لوبنان دەکەن ئێمە هەموو هەوڵی خۆمان دەدەین بۆی کە سزاکان بەردەوام بن لەسەر ئەو تیرۆریستانەی کە زیانیان بە ئەمریکا و هەروەها وڵاتان گەیاندووە و حیزب الله ڕێکخراوێکی تیرۆریستیە و ئێمە بەدڵنیایەوە گەمارۆکانمان بۆ سەریان زیاد دەکەین ئێمە هیچ کات فشارەکارمان لەسەر ڕێکخراوە تیرۆریستیەکان سووک ناکەین کە زیانیان بە ئێمەوە بە هاوپەیمانەکانیشمان گەیاندووە لە ناوچەکەدا دووەم ئەو دەبێ ئەوە باش بزانێت کە حیزب الله نەوتی ئێرانی بە نەوتی ئێرانی دەوڵەمەند بووە و ئێران هاوکاری دەکات و ئێمە دەبێت زۆر دڵنیا بینەوە لەوەی کە ئەو هاوکاریانەی ئێمە نەگەنە حیزب الله و بۆ حکوومەتی شەرعی ئەو وڵاتە بڕوات بەڵام هەموو دنیا دەزانێت و ئێمەش باش دەزانین کە هاوکاریەکانی حیزب الله لەو نەوتەوە دێت کە ئێران دەیفرۆشێت و دەیانداتێ یاخود ئەو نەوتەی کە دەینێرێت لە ڕێگەی دەریاوە بۆ حیزب الله بەڵام ڕاستە بەڵام خەڵکێکی زۆر باس لەوە دەکەن کە ڕزگارکردنی بەڕێز تاجەدین دەستکەوتێکی گەورە و سەرکەوتنێکی گەورە بۆ حیزب الله بۆیە پێم وایە دەستخۆشیەکەی حەسەن نەسروڵاش لەوەوە هاتووە بە هەڵە تێمەگە ئێمە بەردەوام دەبین لە فشارەکانمان بۆ سەر حیزب الله و هاوکاری حکوومەت و خەڵکی لوبنانیش دەکەین بۆی کە لەو قەیرانە سەختەی کە تێکەوتون ڕزگاریان